لە ڕاستیدا سیاسەتی داگیرکاری دەوڵەتی تورکیا لەسەر باشووری هەرێمی کوردستان ڕۆژ لە ڕۆژ مەترسیەکانی لە زیادبووندایە، بۆیە دەبێ لایەنە سیاسیە کوردستانیەکان هەمویان بەیەکەوە و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان ئەو مەترسیانە بەجددی وەربگرن و پێویستە هەماهەنگی لەگەڵ عێراقیش هەبێتن بۆ ڕوبڕووبوونەوەی ئەو مەترسیانە، چونکە ئەوەی ئێستا لە باشووری کوردستان هەم دەوڵەتی داگیرکەری تورکیا پیادەی دەکا، هەمیش ئێران و هێزە تیرۆریستیەکان بە درۆن پەلاماری هەرێمی کوردستان دەدەن و بە تایبەتیش خەڵکی سڤیل دەکەنە ئامانجی خۆیان، ئەمە بۆعدێکی دیکەی پەیاکردیە لەو سیاسەتە داگیرکاری بەرامبەر بە باشووری کوردستان دەکرێت. بێگومان ئەوان ئەو بۆشاییەشیان ئیستیغلال کردووە کە لە عێراق ئێستاکە هەیە، ئەو بۆشایە سیاسیە و هەروەها لە هەرێمی کوردستانیش کە ناکۆچی و لێکترازان هەیە ئیستیغلالی ئەویان کردیە. بۆیە پێمان وایە لە ئێستاکەدا دەبێ بەرنامە و کارنامەیەکی جددی هەبی بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکانی هێرش و پەلاماری دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان. لەبەرەوە ئێستا لە تەکنەلۆجیا زۆر پێشکەوتووە و ئەوان بەڕاستی باچیان بە هیچ نییە، لە هیچ شوێنێک ناگەڕێنەوە و ئەو ڕووداوەی کە لە کەلاریش ڕۆیدا و لە ڕێگای درۆنەوە کراوە، ئەوان هاتوونە تا عمقی باشووری کوردستانیش. بۆیە ئەو مەترسیەی ئێستاکە هەیە مەترسێکی گەورەیە. ئەمە تەنها و تەنها بە لێک تێگەیشتن و یەکڕێزی هێزە سیاسیە کوردستانیەکان دەتوانین وەڵام. بێگومان ئەوەی کە ئەو سیاسە داگیرکاری تورکیا لە هەرێمی کوردستان پیاری دەکات نەکەر پێشێلکردنی ئاسمان و سەروەری خاچی هەرێمی کوردستانە، بێگومان پێشێلکردنی سیادەی عێراقیشە، سەروەری عێراقیشە. بۆیە پێویستە هەرێمی کوردستان لەگەڵ بەغداش بە هەماهەنگی بەیەکەوە بەرەنگاری ئەو مەترسیانە ببنەوە. یەکێکە لە سەرچاوەکانی نائارامی لە باشووری کوردستان، بە تایبەتیش کە ئەوان خەڵکی سڤیل دەکەنە ئامانجی خۆیان. ئەمە مەترسێکی زۆری دروست کردیە لە وەڕنگدانەوەی لەسەر ژیانی ئابووری و ئیستیقراری بازرگانی شیعی لە کوردستان. بۆیە پێویستە ئەو مەترسیانە بەڕاستی بە جددی وەربگرن.